برادران بەڵێ خوێن یەکداکە دەست بەکار هەڵگرن ئەمنی شتێکی گرنگتان پێ بڵێم داوای لێبوردنەکەم کۆمپانیاکەمان ئینفلاسیۆنە لەبەر چی؟ لەبەرەوەی مەوادەکانی ئێمە براندە و لە نەفسی ئەم مەوادانەی ئێمە بە سینی دروستیان کردو خستویانەتە بازاڕەوە و بۆیە بەنیو بە قیمەت ئەیفرۆشنەوە ئەوانەی ئێمەش ئینفلاسیۆنە و ئێستا ژوەرم باموچەکەتان بەمێ و گردنیشم ئازاد بکەن تەمام خێرێکە باش فەرمو ڕۆی سەر بەشتی زۆر سپاس باوکە ئەوڕۆ ئەو هەموو تەلەفۆنەم بۆ کردی بۆ وەڵام نادەیتەوە کچم مەشغوڵ بووم ئیشم هەبوو باوکە شێروان لێیدام هەموو دوو چاوی تێکشکاند و لەسەر چی خێر لەسەرەوەی لەگەڵ ئافرەتێکی تر قسەی دەکرد منیش بەسەری داهاتم کچم خەتای تووە کو دەزانیەوە ئافرەتە باوکە قسەکانیم هەموو جۆلێ بوو ئەوجا کچم ئەتو لەو جێ لێ دەگری باوکە ئەی نابێ بزانم لەگەڵ چی قسەی دەکا کچم نابێت چاو دێری بکەی باوکە تۆ بۆ پشتی دەگری پشتی ناگرم بە زۆر لە فەرمانی پیاوترە بەڵام باوکە فەرمان لە ژیاندا لەم نینەدا کچم فەرمان پارێنە و بەخێوت کە شێروان هەموو شتە چلۆ کڕی سەیارە زێر چنما لۆت نەکا ئۆهۆ باوکە تۆش بەس بیر لە پارەی دەکەیتەوە بێدەماخ ئەوە بە بابەت دەرەی بەڵێ باوکە تۆ بۆ پارەی پشتی منت بەردا کچم پشت کوژی من هەر پشتی ئەو دەگرم ئەوە تا ئەمری لە کرێتیتی ڕزگا کرد ئەو شوقەچی دایمی لە ناو دەژی باشە بۆ دەبێ من باجی خۆشەکانی تۆ بدەم قسەی زیاترم نایە قەپات کە دەی لەگەڵ چی قسەتە کرد؟ کەس شێ بوو لە تەلەفۆنەڵێ تەلەفۆن نەکرد بۆ گری بۆ گری ئەڵێم نەگریاون چاکەت پانتۆڵەکەم توتی کردووە؟ ئێستا بۆ تێن بەڵێ ئێستا دێ باشە دێ خۆئافیز ئەو جلانت لۆ چییە؟ دەتوێ بڕۆی لای خۆشەویستەکەت؟ مۆعیدت هەیە لەگەڵی؟ ئەو قسانە مەکە جارەتر نەژدەی دیارە